سڵاوتان لەبێم کاتتان باش دیارەوەکو ئاشکرایە حکوومەتی هەرێمی کوردستان وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ڕاگەاندووە بەهۆی کەمبارینی باران لە وەرزی سیستاندا لەم ساڵدا کێشەی کەمی ئاو لە بەنداوەکان و لە سەرچاو ئاوەکان لە هەرێمی کوردستاندا دروست بووە بۆ ئەمە بەستاژ بەڕێوەبەرایەتی ئاو لە شارە جیاجەکاندا پلانی تایبەتی خۆیان هەیە لە وەرزی هاویندا ئاو بە سەرماڵاندا دابەش بکەن بەهۆی کەمی ئاوە بە ئاگەرێکی زۆرەوە گۆڕانکاری لە پێدانی ئاوی ماڵاندا دروست دەبێت لە وەرزی هاویندا من بۆ ئەمە بەستە و زانینی پلانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز کاک سەربەست عوسمان بەڕێوەبەری ئاوی سلێمان کاک سەربەست سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگە پێمان بڵێیت کاریگەری وشکە ساڵی بەسەر دابەشکردنی ئاوی ماڵان و سەرچاوە ئاوەکان چییە؟ بەخێر بێن بێگومان و کۆزانن بە بیابانبوون و تەسەحر و کەمبارانی و گۆڕانە کەشەوە هەموو ئەمانە کاریگەری لەسەر منتیقەکان هەیە بە تایبەتی لە کە پێڵەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بێگومان کوردستانیش بەشێکە لەو زۆنە ئەمە ئەبێتە ئەم نەبارینی بارانە کە خۆی با بڵین ساڵانە سلێمانی 600 میلیم باران اینجا پێی ئەڵێن ئەو ساڵە وشکە ساڵی نەبوو بۆ نمونە زۆنی سلێمانی بەڵام ئەم ساڵ لەو بڕە بەنیوە ژنەباریوە کەواتە لە حکوومەتی هەرێم بە اعتیمادن لەسەر زۆنەکانی تریژ ئەعلانی کردووە کە وشکە ساڵی بێگومان ئەمە کاریگەری هەبووە لەسەر وشکردنی زۆربەی بیری هاوڵاتیان کانی و کارێزەکان بینی لادەکان زائیدەن ئەوە بەرنەدانەوەی ئاوی زەی بچوو کە ئێمە اعتیمادمان لەسەر زەی بچووک و سیروانە بۆ منطقەی هەڵەبجە و بۆ سلێمانیش عیلاقە بە زەی بچووکەوە ئەویش خۆی لە خۆیان بێگومان کێشەی ئەبێت بۆ ئەوەی کە کەمتر ئاوێت لە لەودی سنوورەکانەوە بەهۆی دروستکردنی بەندا و گۆڕینی ڕێڕەوی با بڵێن ئاوەکان کێتە ناو هەرێمەوە بەڵام تەوەقوعەکەین دابەشکردنی ئاو گۆڕانکاری بەسەرابێ لە مانگی 6 بەدواوە کە وەرزی گەرمە جەنابتانەزان لەوانەیە موبەڕیدە زیاتر بەکاربێ خۆشتن زۆرتر بەکاریە لەبەرەوە احتیمالە ببێ بە 4 ڕۆژ احتیمالە بێ بە 5 ڕۆژ بەڵام تا ئێستا خۆشبەختوانە توانیومانە کە هیچ گۆڕانکاریەک نەکەین بەڵام تەوەقعی خراپترەکەین بەڕاستی بەنسبەت دوشکە ساڵی شۆ حکومەتی هەرێم کە ڕایگەیانوە کۆمەڵی پێشنیاری بە پەلەی داوا کردووە لە دەوایری ئاو کە بۆ تا حدێک کەمکردنەوەی نەگزاڵ بوون بەسەریا چکە شتەکە قورسە دەتوانێت هیچ حکومەتەکانیە کە ئاو نەبێ و ئاو دروستکە بەڵام هەنگێک پارەمان داوا کردو ئەگەر ئەو پارانە بێت ئەتوانین چمکێک لەو کارەساتە کەمکەینەوە. ئێوە داواکاریتان چییە لە هاوڵاتیان بۆ ئەوەی دەست بە ئاو بگرن زیاتر بە تایبەت لە وەرزی هاویندا لە ڕابردوودا ئەگەری وشکە ساڵینەوە ئەم ساڵ وشکە ساڵی هەیە داوای چیەکەن لە هاوڵاتیان؟ ئێمە بەردەوام داوای وشاریمان کردووە لە هاوڵاتی لە مامەڵەکردن لەگەڵ ئاوی خواردنەوە ئاوی خواردنەوە سامانێکی لە بن نەهاتوو نییە سامانێکی لە بن هاتووە هەموو تەقاریرەکان وا ئەڵێن تا ساڵی 2030 کێشەی گرفتی ئاو بەرەو زیاترە ڕوا نەکەمە بێتەوە کەواتە هاوڵاتی ئێمە لە دەوڵەتە ئەفریقیەکانە ئابینین 5 کیلۆمەترە بڕە یەک تەنەکە ئاوی قوڕاوی ئەباتەوە ماڵەوە و ژیانی خۆشیان بەردەوامەکەن ئێمە ئیشەڵا نایڵم گاتەوە بەڵام ڕاست ئێمە ئەفریقانی سەرچاوی ئەومانەیە بەڵام هاوڵاتی بەشێکە لە کێشەی ئاو خۆی بۆ نمونە تەوافێ بە 5,000 دەستی تێ ناچێ بیگرێ بۆ نمونە بەڕاستیە بێ کار لەسەر ئەوە بکەین لەمە دووە تەنانەت کاتی خۆشنەکانیش سنووردار بکەین کاتێکە ڕیشە تاشین دانەشۆین سیارەشتن ئەمانە هەمووی ئەبێ سنوورداریکەین لەبەر ئەوەی بتوانین ئەو بڕە ئاوەی کە هەیە بەش بکە و ئیلا ئەگەر بەش نەکە هیچ هێزێک نییە بتوانێت تۆ مەجبوری بیکڕی بەڵام ئەو ئاوەی کە لە دەریشەوەی کڕی ئایا کوالیتیە لەو نرخانەی کە ئەمڕۆیە پێدەیرێ لە بارگرانێکی زۆرەوێ بۆ سەر هاوڵاتی بۆیە من دای ماڵم سێکوچکەی کێشەکە حکومەتە دایرەی ئاوەکانە و هاوڵاتی بە دەرەجێ ئەساسی و من ڕێزمێ ئەبواە وەزارەتی ئەوقاف وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری هاوکار بوونایە لە دەستبەگرتنی ئاویش و کارەباش و هەموو ئەو سامانەی نەتەوەیانە و ئەو ژێرخانە ئابوووریانی کە لە هەرێمەکەدا هەیە بەڵام لەواچی هەرکەس لە دۆڵێکا بۆ خۆی قسە بکە و ڕەبتێکی باش نەبوو بێتە ئێستا و میدیاکانیش بەڕاستی ئێمە زۆر داوامان کرۆ بۆ نمونە ئەگەر بتوانین هەنگێ کاریکاتێرێت وردە
تەمسیلێک بەڵام لەبەرەوەی بودجەمان نییە ناتوانین ئەو شتانە بە هاوڵاتی بەس هاوڵاتی خۆی زەرەر لە خۆی ئەگەر دەست بەوە نەگرێ. سەربەست باس لەوە کرد کە لە شانەی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی داوەتان کردووە بەشە بودجەیەکتان بۆ دابین کە ئەو بەشە بودجەیە حکومەت ئامادەی دەربڕیەوە دابینێکە چارەسەری چ کێشێکتان بۆکە. ئێمە چاوەڕێی جوابی حکومەتین بەڕاستیار ئێمە نین دەوایری ئاوە وەزارەتی کشت و کاڵە بێگومان وەزارەت کشت و کاڵ سامانی ماسی لە خۆیەگرێ سامانی دار و درەخت و بەرومە کشت و کاڵەکانە سامانی ئاژەڵە ئەوەنیش پێویستیان بە هاوکاری هەیە هەمووی وابزانم بە سەرۆکایەتی جەنابی بەڕێز جێگری سەرۆکی حکومەت کاقوبا تاڵەبانی ئەو سەرۆکایەتیەکە و ئیشانتیا کردووە داوای هیمەتیانین کە بە زووترین کات بەدەم هەمومانەوە بێت. ئەتوانین بڵێن چمچێک بەڵام ئەمە کێشە چارەسەر ناکە بەو شێوەیە کە خەڵک تەوەقوعی بکە ئەگەر حکومەت نەک ملیارە دینار با بە دایرێ ئەو 50 ملیاریش دینار با بە ئەو لەم هاوینە پەلەپەلا هیچ شتێک ناکرێت چونکە ئەستن ئاوەکە نەماوە لەبەرەوەی ئەو بڕە ئاوەکەمەی کەماوە خزمەتی بکەین وەکووەڵە لایلایی بۆ بکەین هەتاکو بتوانین ئاوی خەڵک دابینکەین و ئیلا گرفتەکە قوڵترە بێتەوە. ئەوە هێشتا با بێتەوە ئەو کاتای ئەلانیەکی. دەستخۆشسپاس بۆ کاکسەربەست عوسمان بەڕێوەبەری ئاوی سلێمانی کە تێدا پلانی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی ڕوونکردنەوە سەبارەت بە گرفتی دابەشکردنی ئاو لە وەرزی هاویندا کە باسی لەوە کرد کە بەهۆی وشکە ساڵی و نەبوونی نەبارینی بارانی پێویست لە وەرزی زستاندا گرفت بۆ دابەشکردنی ئاوی ماڵان دروست دەبێت لە وەرزی هاویندا بەتایبەت کە ئێستا لە شاری سلێمانی 3 ڕۆژ جارێک ئاو بەسەر ماڵاندا دابەش دەکرێت بەڵام لە پاش مانگی حوزەیران کە مانگی شەشە کێشەیەکەم ئاوی تا ڕادەیەک دروست دەبێت بەوەی کە بە ئەگەرێکی زۆرەوە پێدانی ئاو لە 3 ڕۆژەوە بۆ 4 ڕۆژ و 5 ڕۆژیش ئەگەری هەیە بەو جۆرە دابەش بکرێت.